نووسینگەی سەرۆکوەزیرانی بریتانیا بۆ یەکەم جار لە مێژووی خۆی خانەخوێ لە ماڵەیەکی جوویە کە ستارمێری پارێزەری مافی مرۆڤ لە شارێکی بچووکی باشووری ئینگلیز و دوای بەدەستێنانی زۆرترین ڕێژەی دەنگدانی پارتی کرێکار دوای 14 ساڵ بوو بە سەرۆکوەزیری نوێی بریتانیا. ستارمێر پێشتر ڕاوێژکاری شاژن ئێلیزابێت بووە، بەڵام لێرە پرسیارێک دێتە ئاراوە، ئەویش ئەوەیە کە ستارمێر چۆن توانی حیزبی خۆی لە دواهەم شکستەکەیان لە دەنگدان ڕزگار بکات و ببنە دەسەڵاتدارێکی دەستڕۆیشت و لە سیاسەتی بریتانیا. یاکەیەر کە لە بنەماڵەیەکی جوولەکەیە چۆن توانی لە کاتێکی وەها کەم ببێتە سەرۆکوەزیری بریتانیا. ئەگەر ئامادەن با چیرۆکی ژیانی کەیر ستارمێر سەرۆکوەزیری نوێی بریتانیاتان بۆ باسکەم. سڵاو ڕێز، ئەم کاتت باش هاوڕێ خۆشەویستم، ئەمن چیاکۆم نێرە ستودیۆی بڵینگۆیە. هیوادارم لەم بەشە تازەیە چێژ وەرگرن و شتێک بە زانیاریەکانتان زیاد بێت. خۆشحاڵ دەبم پۆستەکە لایککەن و کەناڵەکە سابسکرایب کەن و زەنگۆڵەکەش هەڵکەن با لە پۆست و بابەتەکانی دواترمان ئاگادار بن. سەرەتا با باسی ڕابردووی ئەم کەسە بکەین. ستارمێر ساڵی 1962 لە ناوچەی ساوتوارک لە باشووری لەندەن لەدایک بووە و هەر لەوێش گەورە دەبێ. ستارمێر لە منداڵیەوە لەگەڵ گۆرانی بێژی بە نێوبانگی بریتانیایی نۆرمەن کوک ناسراو بە فەتسبۆی سلیم هاوپۆل بووە و ئەویش حەز و خولیایی مۆسیقایی هەیە و پیانۆ ڤیۆلۆن دەژەنێت. کەیر ساڵی 1985 کارناسی خۆی لە بەشی ماف و یاسای زانکۆی لیت و دواتریش لە زانکۆی ئاکسفۆرد ماستەریان هەمان کارناسی باڵایی هەر لەم لقە بەدەستێناوە. ستارمێر لە کاتی هەڵبژاردننی سەرۆکوەزیران زۆر ئاماژەی بەڕابردووی خۆی کردووە کە لە پارتی کرێکاران بووە، بە تایبەت لە دیمانە و توێژە ڕوودەڕوویەکانی تەلەڤیزیۆن زۆری باس لەوە کردووە کە بابی سۆسیالیستێکی چینی کرێکارانی بەرۆکشین بووە و دایکیشی پەرستار بووە. ئێمەش دەبێ ئاماژە بەوە بکەین کە ڕاوێژکاری شاژن ئێلیزابێت بوو بە سەرەتا و یەکەم هەنگاوی گەورە لە ژیانی پیشەیی ستارمێر. ستارمێر پێش ئەوەی ببێتە دادخوازی گشتی ئینگلیز لە نێوان ساڵەکانی 2008 تا 2013 پارێزەری مافی مرۆڤ بووە. ستارمێر لە دۆسیە دادوەریەکان ڕۆڵێکی گرنگی هەبووە لە دادگاییکردنی تاوانبارەکانی کارائیب کە بڕیاری لە سێدارەدانیان لەسەر بووە بگرێت تا دۆسیەی دژی کۆمپانیای مەکدۆناڵد کە بە دۆسیەی مەکلەیبل ناسراوە و دۆسیەی ئەو سەربازە ئینگلیزیەی گیانی گەنجێکی لە باکووری ئیرلند گرت بوو و هەروەها لە دۆسیەکانی دادگای مافی مرۆڤی ئەوروپا. هەروانش بوونە هۆی ئەوەی کە لە کاتێکی کەمدا لە گۆڕەپانی نێودەوڵەتی ببێتە نێوێکی ناسراو. ستارمێر ئەو کات کە تەمەنی تەنیا 35 ساڵان بووەتە یەکێک لە ڕاوێژکارەکانی یاسایی شاژن ئێلیزابێتی دووەم. لە ساڵی 2008 بوو بە سەرۆکی خزمەتگوزاری دادخوازی پاشایەتی. لەم بەشەش لێکۆڵینەوە و توێژینەوەی زۆر گرنگی ئەنجام داوە. لەو ساڵانەی ستارمێر ڕاوێژکاری یاسایی شاژن بوو، لە پۆلیسی باکووری ئیرلندیش ڕاوێژکاری یاسایی بووە. لە ساڵی 2013 لە سەرۆکایەتی و بەڕێوەبەرایەتی خزمەتگوزاری دادخوازی پاشایەتی وازی هێنا، بەڵام بەهۆی دەستکەوتەکانی زۆر بەرچاو بووە و شازادە چارلزی پێشوو نازناوی شۆڕژگێڕی بە ستارمێردا. ستارمێر چالاکیە سیاسیەکانی زۆر خێرا دەست پێ کرد بوو و لە ماوەیەکی کەمیش بوو بە یەکێک لە کەسایەتیە گرنگەکانی پارتی کرێکار. ستارمێر بەهۆی هەڵوێستی یەکلاکەرەوەی خۆی تەواوی سرنجەکانی بۆ لای خۆی کێشا. بابەتگەلی وەکو دادپەروەری کۆمەڵایەتی و سیاسەتی ڕیفۆرمخواز بوونە هۆی نێوبانگ دەرکردنی ستارمێر. هەروەها لە پرۆسە و ڕەوتی برێگزیت ڕۆڵێکی گرنگی هەبوو لە پەیوەندی و دانووسەکانی پارتی کرێکار لەگەڵ یەکێتی ئەوروپا. ستارمێر هەوڵ دەدا تا لەگەڵ یەکێتی ئەوروپا لە بابەتگەلی وەکو ژینگە، خۆراک، ستانداردەکانی کار و پیشە و واژۆی گرێبەستی نوێ هاوکاری هەبێت. ستارمێر هەروەها خوازیاری هاوکاریکردن لەگەڵ یەکێتی ئەوروپایە لە بواری سیاسەتەکانی ئەم یەکێتیە. ستارمێر لەسەر ئەو باوەڕەیە کە دژایەتی لەگەڵ کۆچکردنی نایاسایی هەنگاوێکە بۆ بەرەنگار بوونەوە و پێشگیریکردن لەگەڵ قاچاقی کۆچبەران. ستارمێر سەرکردایەتی پارتی کرێکاری لە جرێمی کۆربین وەرگرت. جرێمی کۆربین بەهۆی دژایەتی کردن لەگەڵ جوویەکان لە پارتی کرێکار کێشەی بۆ هاتە ئاراوە، بەڵام کاتێک ستارمێر بوو بە سەرکردەی ئەم حیزبە سیاسەتی لێبوردەی و بە ئاسانگرتنی گرتە بەر لە بەرامبەر جوویەکان و
جرێمی کۆربینی بۆ ماوەیەکی کاتی لە حیزب وەلانە. کۆربین هەر سەرەتا حیماس و حیزبوڵڵای بەدۆست و هاوڕێبان کرد و زۆربوونی دژایەتی لەگەڵ ژوویەکانی لەلا گرنگ نەبوو و لەسەر ئەو بڕوایەیە کە ئیسرائیل دەبێ بایکۆت بکرێت. ستارمێر ئەو راپۆرتەی کۆربین کە باس لەوە دەکات ستارمێر لەگەڵ بەڕێوبەرانی جووی حیزب خراپ هەڵس و کەوتی کردووە ڕەت دەکاتەوە و ئەم بابەتە ستارمێر دڵگران دەکا کاڵبەت دوای ئەو راپۆرتە بوو کە کۆربینیان لە حیزب وەلانە. لایەنگرانی کۆربین ڕخنە لە ستارمێر دەگرن کە سیاسەتی سۆسیالیستی وەلا ناوە. هەڵبەت ژیانی کەسی ستارمێر کاریگەری هەبووە لەسەر ئەو ڕوانگەیە. هەندێک لە بنەماڵەی ڤیکتۆریا خێزانی ستارمێر جوولەکەن و لە ئیسرائیل دەژین. ستارمێر دەڵێ لەوەی کە لە ڕووداوەکەی 7 ئۆکتۆبر هیچ زیانێکیان پێنەگەیشتووە شکران بژێرە. ستارمێر کە بۆ خۆشی جوولەکەیە لە چاوپێکەوتنێکدا دەڵێ منداڵەکانم بە جۆرێک گەورە و پەروەردە دەبن کە ئاینی نەنک و باپیری دایکی خۆیان بزان و بیناسن. ستارمێر خۆی بە پارێزەری مافی مرۆڤ دەناسێنێت و ڕێز بۆ هەموو دین و کلتورێک دادەنێ. هەروەها باس لەوە دەکا کە تەواوی کارەکانی کە دەیکا لەسەر بنەمای ڕێزگرتن بەهادان و میهرەبانیە کە بۆ تەواوی شارۆمەندانی وڵاتەکەی بە یەکسانی ئەنجام دەدرێ و لە درێژەدا دەڵێت کە ئێمە پێکەوە هەوڵ دەدەین تا داهاتوێکی باشتر بۆ تەواوی هاوڵاتیان دروست بکەین. ئەگەر سرنج بدەینە قسەکەی و لێی وردبینەوە زیاتر مەبەستی پاڵپشتیکردن لە جوولەکەکانە. ئەم سەرۆگوەزیرە نوێیە ڕخنە لە هەواڵنێری کەناڵی BBC گرتبوو کە بۆچی حیماس بە تێرۆریست نێو نابن. هەروەها لە هەموو دەرفەتێک جەخت لەسەر ئەوە دەکاتەوە کە ئینگلیز درێژە دەدا بە پاڵپشتی خۆی لە ئیسرائیل. بەڕای ستارمێر چەندیا ئیسرائیلیەکان شایەنی ژیانێکی هێمن و ئاسوودەن و پاڵپشتی دەکا لە کردەوەی ئیسرائیل کە کارەبا ئاو و ناردنی سوتەمەنی بۆ غەزە قەدەغە کرد. بەدوایم قسانی ستارمێر زۆرێک لە دەنگدەرەکانی لایەنگری فەلەستین تووڕەبوون و چەند کەس لە نوێنەرانی پارتی کرێکار خێرا داوای ئاگربەستیان کرد لە بەرامبەر ئەو قسانەی ستارمێر. 52% خەڵکی بریتانیا دەڵێن کە ستارمێر نەیتوانیوە ئەم دۆخە بە جوانی بەڕێوە ببا. پاڵپشتیکردنی لە ئیسرائیل و کردەوەی تند و تیژانەی لە بەرامبەر دژە جوولەکەکان کاریگەریەکی زۆری هەبوو لەسەر پاڵپشتی کۆمەڵگای جوولەکە لە پارتی کرێکار. لە هەڵبژاردنەکەی ساڵی 2009 تەنیا 11% دەنگدەرەکان پاڵپشتی پارتی کرێکاریان کرد. بەڵام لە کۆتا هەڵبژاردندا و لە سەردەمی ڕێبەرایەتی ستارمێر کە لە 4 جوولای بەڕێوەچوو ئەو ڕێژەیە گەیشتە 46%. کە ستارمێر خۆی وەکو ڕێبەرێک دەناسێنێت کە دەی هەوێ پارێزەری هەموو کەس بکات بەڵام بەڕای ئێوەش ئەم خۆناساندنە زۆر گشتی ناڕوون و پڕ لە نهێنی نییە؟ خەنیمەکانی پێی دەڵێن پیاوی یاسا چون هەموو کات یاسا ڕچاو دەگرێ ئەڵبەت ئەگەر چاوپۆشی لە یەک بابەت بکەین ئەویش ئەوەیە لە سەردەمی لاویەتی بەهۆی فرۆشی بێموڵەت و نایاسایی بەستنی لەلایەن پۆلیسەوە دەست بەسەر کراوە. بەڵام دیسانیش نابێت ستارمێر بە چاوێکی کەم یا سوک سەیری بکرێ چون هەر ئەو ڕادەیەی لە یاسا وردبینە لە سیاسەتی شەروایە. ستارمێر کەسێکی کێبڕکێ خوازە و لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ ڕۆژنامەی گاردیەن دەڵێت کە من بێزارم لە دۆڕان و هەندێک کەس تەنیا بەشداربوون بۆیان گرنگە بەڵام من وابیر ناکەمەوە. بەڕای ستارمێر ئەو خەڵکە بۆیە ئەویان هەڵبژاردووە چونکە گۆڕانکاریان پێویستە و کاتێکیش بۆ وەرگرتنی پرسیارەتی پێکهێنانی حکوومەتی فەرمی لە شاچارڵزی سێیەم بۆ کۆشکی بایکینگهام ڕۆیی. لە بەرامبەر شوێنی نیشتەجێبوونی سەرۆکوەزیران گوتی وڵاتی ئەمە بە گۆڕانکاری و گەڕانەوە بۆ سیاسەتی خزمەتگوزاری بە شارۆمەندان دەنگی داوە. لە هەڵبژاردننی سەرۆکوەزیران ڕێژەی بەشدار بووان تەنیا 60% بوو کە لە ساڵی 1985ەوە ئەم ڕێژە لە بەشداربوونی خەڵک لە هەڵبژاردنێکی گشتی لە کەمترین ئاستی خۆیدا بووە. لە ناوخۆی وڵات بابەتگەلی وەکو کۆچی ناوخۆیی دابینکردنی دارایی خزمەتگوزاری گشتی خزمەتگوزاری تەندروستی هەیە کە دەبێ بە خێرایی چارەسەر بکرێن. لە ناو پارتی کرێکاریش هەندێک لایەنی لاواز هەیە. لە ئاستی نێودەوڵەتیش ستارمێر لەگەڵ کێشەی غەزە و ئۆکراین و هەڵبژاردنەکەی ئەمریکا سەرقاڵە. ستارمێر لە یەکەم ساتەکانی سەرۆکوەزیری خۆی لەگەڵ هاوپەیمانان و شەریکەکانی بریتانیا وتووێژ و سەردانی هەبووە و لە چاوپێکەوتنی لەگەڵ جۆ بایدێن و زلێنۆسکی باڵێنی داوە کە وەکو ڕابردوو پشتیوان و پاڵپشتی ئۆکراین دەمێنێ.
بەڕایەوە ستارمێر بەو کردەوە زیرەکانی خۆی دەتوانێت لە بەرامبەر ئەم جیهانە ئاڵۆز و پڕ لە کێشە و کارە ساتە سەرکەوتوو بەسوود بێ؟